لە دوای بڵاوبوونەوەی ئەو گرتە ڤیددیۆیانە کە سەدرەکانی تووڕە کردووە لایەنگرانی سەدر هەڵدەکوتنە سەر بارگاکانی حزبی داوا گوایە کە لەو ڤیددیۆیانەدا کە بڵاو کراوەتەوە سوکایەتی بە بەرجایەکی باڵای شیعەکان کراوە. میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز حەیدەر لامی سەرکردە لە حزبی داوا لە بەغداوە لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز حەیدەر ئەم کاتت باش پێتان وایە ئەم ئاڵۆزیە کە ئێستا دروست بووە لە نێوان سەدریەکان و حزبی داوا پەیوەندی نێوان نووری مالکی و سەدریش لە 2008ەوە تا ئێستا کۆمەڵێک ئاڵۆزی تێدا هەبووە بۆچی دەگەڕێتەوە ئایا پلان بۆ داڕێژراوە؟ بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي گەورە السلام عليكم سڵاوتان لێبێت و عليكم سڵاو لە بینەرانیشتان بە هەمان شێوە کە ئێستا لە بەردەم تەلەڤیزیۆن سەیرمانەکان بەداخەوە ئێوارە چەند هێرشەکرا سەر نووسینگەکانی حیزبی داوای ئیسلامی ئەوەی ڕوویدا بۆ هۆی پێکدادان و بە هەمان شێوە ئاڵۆزی لە یەکێک لە کەساتەکان نێوتەیاری سەدری کە ئەمەش لە چوارچێوەی ئەو بانگەشە و فیتنەیە کەوا هەیە ئێستا هەیە و لە ڕێگەی قسە و وتاری جیاوازەوە بڵاو دەکرێت و تەنانەت لە دژی حزبی داوا و دەوڵەتی یاساوە پلانداڕێژی هەیە. خۆتان دەزانن ئایەت الله عوزمە شەهید محەممەد سادق سەدر خوا بیپارێزێت و جێگەی بەهشت بێت ئەو وەکو سەرکردێکی گەورەی ئێمە لە ڕووی ئاینیەوە هەروەها مامۆستای گەورە محەممەد باقر سەدر ئەوانە دامەزرێنەری حزبی داوای ئیسلامین و بۆیە لێرە درێژکردنەوەیەک هەیە و دواتر منیش وەکو کەسی خۆم زیاتر 5 بۆ 6 وانەم گوتووە لە بۆ تەلەڤیزیۆنەکان لەبارەی کەسایەتی محەممەد صادق سەدر ئەوەی لەبارەی حزبی داوەشەوە دەوتێت پیرۆزیەکی هەیە لە ڕووی شەهید بوونیەوە و ئەو ڕووداوانەیەکەوە ڕوویدا و کە یەکێک لە سەدرەکان قسەی کردبوو لەو بارەیەوەکەوە سوکایەتی کردووە. ئەمە بێگومان بابەتێکی هەڵەیە و شتێکی هەڵەیە و ناکرێت بەڕێز شەهید کەسایەتی ئەو بەم شێوەیە تۆمەتبار بکرێت چونکە شەهید محەممەد باقر سەدر ئەو یەکێک بوو لە هەڵگرانی حزبی ئیسلامی لە هەشتاکان و نەوەتەکان و تاوەکوش کە شەهید کرا لەلایەن بەڕێزلامی حزبی داوا ڕەتی دەکاتەوە کە ئەو گرتە ڤیددیۆیانە ئاڕاستی بن کە تێیدا سوکایەتی بە محەممەد سادق سەدر دەکرێت. ئەی بۆچی لەم کاتانەدا ئەو گرتە ڤیددیۆیانە بڵاو کراونەتەوە؟ ئایا مەبەستێکی تایبەتی لە پشتە ئەمە گرژی و ئاڵۆزیەکان و ناکۆکی نێوان لایەنە شیعەکان زیاتر ناکات؟ دووبارەی بکەنەوە. باشە حزبی داوا لە ڕاگەنراوێکدا ڕەتی دەکاتەوە کەوان سوکایەتیان بە محەممەد سادق سەدر کرده بێت بەڵام بۆچی لەم کاتانەدا و گرتە ڤیددیۆیانە بڵاو کراونەتەوە؟ ئایا ئەمە ناکۆکی نێوماڵی شیعە زیاتر ناکات؟ ئایا مەبەستێکی تایبەتی لە پشتە؟ ئێمە دەڵێین ئەوەی ڕوویدا هەوڵی دروستکردنی فیتنەیە لە نێوان برایەکان و لە خۆتان دەزانن سەدرەکانیش لە قوتابخانەی سەدرەوە دەرچوون و وایە ڕاستە چەندین جیاوازی بیر و بۆچوونمان هەیە و هەندێک هەڵەکراوە بەڵام ناکرێت ئەمە درێژ بکرێتەوە بۆ محەممەد باقر سەدر و محەممەد صادق ناکرێت. ئێمە خۆتان نەزان یەک مەرجعیەتمان هەیە ئەو ڕووداوانەیەکەوە ڕوویدا بوو ناکرێت بێتە کاریگەرێک بۆ سەر سیاست. ئەمانە هەندێک هەڵەن کە بە ئەنقەس نەکراون و
لە ڕێگەی بەیاننامەیەکەوە بڵاو کراوەتەوە بەڵام کەمێک بە لە ئێستا برایەکمان لە تەیار سەدر ڕاگەندراوێکی بڵاو کردەوە ڕایگەیاند کە ئەوان لەگەڵ حزبی داوەن و هەمان شتیان دەوێ و هەمان شت داوا دەکەن کە حزبی داوا بەڵێ داوای دەکات و بە هەمان شێوە لەبارەی سوکایەتیکردن بە مەرجە ئاینیەکان و سوکایەتیکردن بە پیرۆزیەکان کە ئەمە بووەتە هۆی ئەو ڕووداوانێکەوە شاید حاڵی بووین باشە لێدان و سووتاندن و تێکدانی نووسنگەکانیش هەر لەو چوارچێوەیشدایە. بەڵێ حزبی داوا لە ڕاگەنراوەکەیدا داوای کردووە کە لە پەرلەمان یاسایەک دەربکرێت بۆی کە ڕێگە لە سوکایەتیکردن بە ئاین و مەسەبەکان بگیرێتم داوایە چۆن دەگەێنرێتە پەرلەمان پۆچی تا ئێستا یاسایەکی لەم شێوەیە لە عێراقدا نەبووە. خۆت دەزانی چەندین یاسای جیاواز هەیە تا ئێستا کە لە پەرلەمان قسەی لەسەر نەکراوە و دانیشتنی بۆ نەکراوە بۆیە ئەم پرسانە دەبێت گفتوگۆی لەسەر بکرێت و هەروەها یەکێک لەوانە دروستکردنی فرقەیە بۆیە پێویستە هەموو ئەم یاسانە لەلایەن پەرلەمانتارانەوە برایانمان لە پەرلەمان لە بەرچاو بگیرێن و چەندین پرۆژە یاسا هەیە پێشتریش بۆ ئێستا گواستراوەتەوە یەکێک لەوانە ڕێگری لە سوکایەتیکردنی مەرجەعاینیەکان و هەروەها دروستکردنی هەما هەنجی بۆیە لە ڕێگەی کەناڵی ئێوەوە داوا لە پەرلەمان دەکەم بە شێوەیەکی خێرا بۆ پاراستنی یەکێتی خاچی عێراق و بەیەکگەیشتن پێویستە ڕێگری لەو فتنانە بکرێت و ڕێگری لەو گرژیانە بکرێت کە پێشتر ڕووی دابوو. بەڵێ پێتان وایم یاسایە دەتوانێت دۆخەکە ئاسایی بکاتەوە بەگشتی کاریگەری لەسەرم دۆخە بێت پێشووتریش ئاڵۆزی لەسەر ئەم بابەتە مەسەبیانە لە عێراقدا هەبووە ئەمە ئەم ناکۆکیانە کۆتایی پێدێنێت. ببوورە دووبارەی بکەیتەوە. باشە من پرسیاری ئەوم کرد کە یاسایەکی لەم جۆرە گەر لە پەرلەمانەوە دەربکرێت ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەم جۆرە بابەتانە دەگرێت پێشووتریش ئاڵۆزی و ناکۆکی لەم جۆرە لە عێراقدا هەبووە شەڕی مەسەبی وە سوکایەتیکردن یەکتر تۆمەتبارکردن یاسا دەتوانێت ئەمە ڕێکخاتکاری پێ دەکرێت. بەڵێ تۆ دەزانی فتنەیەکی نووسوو هەیە هەوڵ دەدرێت کە ئەمە زیندوو بکرێتەوە ئەم فتنەیە لەوانەیە لە هەر کاتێک لە شتێکی زۆر بچووکدا دەکرێت هەڵبگیرێت و زیندوو بکرێتەوە بۆیە دەبێت پیرۆزیەکانی مەرجەعیە هەموو ئەمانە بپارێزرێن و ئەوانەی کەوا دەیانێت سوکایەتی بکەن پێویستە ڕوبەڕووی یاسا بنەوە و چونکە ئەمە بۆ چوونێکە بۆ دیوێکی تاریک و بۆیە بە شێوەیەکی گشتی پێویستە پارێزگاری لەمانە بکرێت و مسلمانان پارێزگاری لە پیرۆزیەکانی مسلمانان بکرێت و ڕێگری لەمە بکرێت و ئەوەی نەبێتە هۆی دووبارە فیتنە چونکە ناکرێت ئەم سنوورە ببەزێنرێت و هەروەها هاندانی گەنجان و هاندانی خەڵک لەم شۆنگەیەوە لە هەموو تایفە و مەسەبەکانی نێو مسلمان دەکرێت ئەمە دەبێتە هۆی پێکدادان و پێویستە خۆمان لەوە بە دوور بگرین ئەو ڕێکارانە بگرینە بەر کە ڕێگری لەم جۆرە ئاژاوانە بێتەوە. بەڕێز حەیدەر لامی سەرکردە لە حیزبی داوا زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24.